پلازمامان بۆ دابین بکەین. نەخۆشەکەتان لەکوێیە لە چ شوێنەکە و تەلەفۆنەکەی بەڕێزم؟ لە شوێنمانەوە. بەڵێ. ئێمە ڕۆژانە لەوانەیە زیاتر لە 10 فۆرممان پێ بگا کە داوای پلازماکەن. پاشۆی خی گەورە بەسەری کردینەوە تووشی نەخۆشی کۆرۆنا بووم لە 11 پاشەوەی ئەلحەمدولیلا نەجاتم بوو. بیرم لەوە کردەوە وتم نەوەبوو تەنها خوێنەکەی خۆم بەخشم بەڵکو بتوانین خزمەتێک بەو خەڵکە بکەین کە تووشی ئەم نەخۆشیە و تووشی ئەم بەڵاو مصیبەتە بۆ بەسەرم خەڵکە هاتووە. کە سوپاسی هەموو برا و خوشکاناکەم کە هاوکارم بوون لە بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵ کە من چوومە خزمەتیان وتم ناکرێ و خەڵکە توش بوو با گروپەکانیان دیاریکەین. پاش ئەوم دیاری کرد خەڵکی چەمچەماڵ هەموو تەلەفۆنیان بۆ کردن بۆ داواکردنی گروپی خوێن بۆ پلازما. ئیتر بە حقیقەت ناوەکەم لە ڕێی فەیسبوکەوە بڵاو بوویەوە بە هەموو شارەکانی کوردستانە. ئیتر لە شتەکە لە سنووری چەمچەماڵ دەرچوو جگە لەم خەڵکی کە لە چەمچەماڵ توش یاخود ئەم گروپەکە لێرەیە ئەلحەمدولیلا من پەیوەندیم لەگەڵ هەموو گروپەکانی شار و شارستانی تری کوردستانە پیا کرد. لە ماوەی مانگێکا 25 تا مانگێک من سەیری مۆبایلەکەم کردەوە 3986 تەلەفۆنم بۆ هاتبوو بۆ پلازما. لەوانەیە 150 کە زیاتر ئەوەندەی بزانم ئیسفادەی کردووە ئەلحەمدولیلا ڕێگەی ئەم کارە خێرخواسی کە دەستمان پێوەداوە. لە مانگی 6 تووشی ئەم نەخۆشی کۆرۆنا بووم شکور بە سەلامەتی تێمپەڕان و ماوەی لەوە بەدوا مامۆستا فەرمان گروپێکیان پێکێنا بە گرۆپێکی خێرخوازی بۆ مەسەلە ئێمە تەلیفۆنی بۆم کرد گوتی شتێکی وا هەیە تۆ ناو لای ئێمە ناوداناوە بۆ بەخشینی خوێن وتم بەڵێ وتی چەند هاوڵاتیەکەیە پێویستیان بە خوێن ئاگە تەلەفۆن بۆ بکەین دێ وتم باشە بەسەرچاو هەر هەمان ڕۆژ تەلەفۆنی بۆم کرد هاوڵاتیە ناوی وەزی زۆر خراپ و بێکەس بوو کەسی نەبوو کاک فەرمانش هات بۆ لای من بە سیارەی خۆی لێرەوە چوین بەرەو شاری سلێمانی هەر کاک فەرمان شێنای بۆ چەمچەماڵ دای بەو هاوڵاتیە شکر لەخوا بەزایسا وەزی باشە و بە سەلامەتی تێپەڕاندن. کە باوکم وەفاتی کرد لە یەکەم ڕۆژی جەژنەوەی تر ئەو ڤایرۆسەیە بوو بەڵام ئێمە درەنگ پێمانزانی ئیتر کە من گرتم دوای هەفتەیەک بوو نیشانەکانی دوای نزیکی هەفتەیەتر لێم دەرکەوت کە گەڕامەوە لە ماڵ باوکم لە دەربەنی خان ئەوەی ڕاستی بێعنی حاڵەتێکی زۆر ناخۆشم بەسەرها زمانم سپی بوو عنی شەهەی خواردنم نەما بۆنم لە دەستا تام لە دەستا لەگەڵ خزمێکمانە برمی بۆ خەسەخانەی شەید عەلیوالی بەگ لە سەرچنار ئیتر لەوێ داخلیان کردم و ئۆکسسیژین وشتم زۆر دابەزی و لە سا هەفتا بوو تر لەوێ داخلیان کردمەوەش پاش 2 هەفتە بۆ 3 هەفتە هەر لەوێ بووم بەڵامی تر لەوێش کە ئۆکسسیژینی کەم بوویەوە داخلی خەسەخانەی جمهوریەکەیان کردم لەوێش تەوری 2 هەفتە زیاتریش کە داوای پلازمایان لێکردم کە خوشکە بەڕێزەی کە پلازماکەی پێبەخشیم ژیانی ڕزگار کردم بەڕاستی پلازمای یەکەم کە تیان کردم زۆر یعنی کاریگەری نەبوو بەڵام پلازمای دووەم شکر بۆخوا کاریگەریکی زۆر باشی لەسرم هەبوو. پلازما من زۆر کەمە لەبەرەوەی ڕەسیدمان نییە واتە ئەوانەی کێن پلازما ئەبەخشن کەمن لە چاو ئەو کەسانەی کە پلازمایان پێویستە واتە نەخۆشەکان زۆرترن ئەو کەسەیەت کە داوای پلازماکە بەخشەر بۆ خۆی ئەهێنێت بۆ نەخۆشەکەی خۆی ئەهێنێت ئەگەر بە بتڵ بێت یەکسەر بەڵا خوێنەکە کە پلازماکەی لێ جاکرێتەوە بۆ نەخۆشەکەی خۆیەبات کە من ئەوانەی کێن پلازما ئەبەخشن ئێمە وەکو ڕەسیددایەنێ یعنی ئێمە ڕۆژانە لەوانەیە زیاتر لە 10 فۆرممان پێ بگا کە داوای پلازماکەن ئەو گروپانە هەیە بەس یعنی ئەوە نییە کە وەکو من ئاگادار بم ئەوە نییە خۆیان بێن وەکو ڕەسید پلازمادانێن بۆ ئەم نەخۆشانەیە کە پێویستیان پێ کە مەسەلەن یەن بۆ ئێرە بۆ نمونە ئێماڵین کەسێک بێنە ئەو پلازمای و پێ ببەخشێ بۆ نەخۆشەکە و ئیتران هەڵم پەیوەندی بکەن هەنێ گروپ هەیە پەیوەندی بەوانەوەکەن یەن خەڵکێکی زۆر هەیە ینی پلازماشی وەرگرتووە بەڵام لە کۆتایە سەیرەکەی جانی سپاردووە و ئیتر بەڕاستی چیرۆکی ناخۆشیشمان بیستووە هیوادارم خۆتان پارێزن.